إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الكلام كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار میوانەکانی ماڵی خوا خوای گەورە هەموو هەنگاوێکتان بە حەسەنات و بە چاکە بۆ بنووسێت و دانشتنەکەتانیش بە ڕیباط بۆ حەساو بکات. ئێمە لە وتاری پێشوە هەندێ باسمان لەبارەی خۆداپۆشینەوە کرد لەلایەن ئافرەتانەوە. باسی گرنگی ئەو مەسئلەیەمان کرد و کاریگەری ئەو مەسئلەیە لەسەر کۆمەڵگای موسڵمانان و هەندێ بەڵگەمانی شێنایەوە لە ئاەتەکانی قورئان دەربارەی حوکمی خۆداپۆشین کە واجبە لە شەریعەتی ئیسلامە. ئەمڕۆ ئەچین هەندێک ئاەت هەندێک حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ بەڕێستان شی ئەکەینەوە کە باس لە خەتەری خۆڕوودکردنەوە ئەکات لەسەر کۆمەڵگا و لەسەر شەخسەکان خۆیان بە تایبەتی. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکی صحیحە کە ئیمامی موسلم بۆمانی ئەگێڕێتەوە لە ژمارەی 2138 أفرمي صنفان من أهل النار لم أرهما خوشويست أفرمي لداهاتوا دوكو ملدين لأهل جهنم من تائسا نيانم بينيوا يعني تاو كاتي بيغمر أو دو صنفاء نبين راون بيغمر نياني بينيوا قوم معهم سياط كأذناب البقر يضربون بها الناس قومك قامچیان پێ یعنی سەر دەسڵاتدارن قامچیان پێ و قامچیەکانیان وەکو کلکی مانگا وایە قامچیان پێ وەکو کلکی مانگا خەڵکی پێ تەعزیب ئەدەن. قوم لسردمي پیغمبر صلى الله عليه وسلم يهشتان نهاتبون كسانك نبون لو كاتانا بكيبل خلقي تعذيب بدن بلام لدعي پیغمبر صلى الله عليه وسلم بچن صد صالك او قومانا بيابون كبكيبل تعذيبي خلقي بدن ككيبل كانيش اگا تماشاي بكي سبحان الله زور لكل كيمانا اتشيت. ونساء كاسيات عاريات مائلات مميلات رؤوسهن كأسنمة البخت المائلة. وآفرتان يكيش دين
هێشتا تا ئەو کاتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم مابوو نەهاتبوون پۆشتن و ڕوتن لەنجەولار ئەکەن مەیەلانیان هەیە بۆ لای پیاوان سەریان بە شێوەیەک سەریان بە شێوەیەک پێەکەن یا قژی سەریان بە شێوەیەک پێەکەن ئەڵێی بان پشتی حوشترە ئەوانە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت لا يدخلن الجنة هەرگیزا و هەرگیز ئەو ئافرەتانە ناچنە بەهەشتەوە ولا يجدن ريحها و بۆنیشی ناکەن يعني ئەو ئافرەتانە و ئەوانەی پێشووتریش کە تەعزیبی خەڵکیان ئەدا ئەو ستەمکارانە ئەمانە ناچنە بەهەشتەوە و بۆنیشی ناکەن وإن ريحها ليوجد من مسيرة كذا وكذا کە بۆنی بەهەشتیش بە ئەندازەی ئەوەندە ڕێکردن بۆنەکەی ئەچێ یعنی بەهەشت بۆنەکەی لە حەدیثی ترە هاتووە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم بە ئەندازەی 500 ساڵە ڕێ بۆنی ئەڕوا ئەوان نە بۆنی بەهەشت دەکەن و نەیش ئەچنە ناوی ده حديثك ترى پیغمبر صلى الله عليه وسلم أفرمي يا أسماء إن المرأة إذا بلغت زمن الحيض لم يصلح أن يرى منها إلا هذا وأشار إلى وجهه وكفيه أي أسماء كتشي أبو بكر خشك عائشة بو أسماء كتشي إمامي أبو بكر بو خيزاني زبيري كري عوام بو خوال هرهم يان رازي بيت پێغەمبەر صلی الله عليه وسلم بینی ڕۆیشتە ماڵیان تەماشای کرد جلوبەرگێکا لە بەریا جلوبەرگەکە تەنکە پاشان زەرق و بەرەقیشی پێوەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەسما کچم ناوێت ئافرەت ئەگەر گەیشتە زەمەنی حەیض یعنی ئەگەر گەیشتە سەفی یەک متەوەستە کە ئیسە حەوتە چونکە ئەگەر وانەڵێن هەموو کەسێ خۆی لێ گێلەکە بەس با بیزانن کە یعنی یەکی متەوەستە یعنی 13 ساڵان بۆ ئەوەی باش بزانن مناڵەکانتان گەیشتە چەند ئەگەر گەیشتە ئەو تەمەنە لم يصلح أن يرى منها جائز نییە و دروست نییە لە گیانی ببینرێت بە دەرەوە بێ إلا هذا وهذا إلا ئەمە و ئەمە نەبێ ئیشارەتی کرد خۆشەویستی خوا بۆ دەمچاوی و بۆ هەردوو لە پی بۆ دەمچاوی بۆ هەردوو لە پی جگە لەوە هیچ شوێنێکی تری دروست نییە بە دەرەوە بێ بەڵام ترخۆ ئەمڕۆ بەراوردی بکە بزان چۆنە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی ترە ئەفەرمێ سيكون في آخر أمتي رجال يركبون على سروج لآخر أمتكم بيوانيك هن سواري سرج يعني سواري كشن أو كشن سيارة حربز نيوتوا كشني سيارة كأشباه الرحال وكو كشنك ألي أو سرجانية وآخرية تبان بشتي حشتر سبحان الله عينا أو سيارة كيستهي ينزلون على أبواب المساجد دين ينزلون يعني معناه سيارة وداء بزن لي لدرجة مزجوتا كانوا دين بول ليلة القدر وتراويح ونيوج وجمعوا نيوج فرز كانوا بلام لولا نساؤهم كاسيات عاريات بلام لولا وجن كانيان روتو بوشته على رؤوسهن كأسنمة البخت المائلة بان پشتی سەریشیان یان بان سەریشیان وەکو بان پشتی حشتر کەڵەکیان کردووە لە بانە و قاتقاتیان کردوتەوە مەبەست یعنی هەر ئەوە نییە یعنی ئەوەش پەیە ئەبێ خۆ ئەگەنا مەبەست ئەوە نییە یعنی ئەگەر من مادام بان سەری ئاوا پێ نەکایتن معنایە بەر ئەم حەدیسە ناکەوێت مەبەست لەیرە ڕوتیەکەی و بەرەڵایەکەیە کە لە ناو خۆمانە ئێستا هەیە ئەلعنوهن فإنهن ملعونات ئەوانە لعنەتیان لێ بکەن بەڕاستی ئەو پیاوانە و ئەو ئافرەتانەیش چونکە بەڕاستی ئەوانە لعنت لێکراون لو كان
كانت وراءكم أمة من الأمم لخدمهن نساؤكم كما خدمكم نساء الأمم قبلكم. أجر لدواء وأمتك ترباتها أو أبوايا أمتي أو أندزل البوايا جنكانتان خدمت يعني بكردايا يعني بياوكانتان أكجريانو سجن أكريانو تعذيب أدريان و لناو أبريان جنكانتانش أبوايا خدمتي خلقي تري بكردايا بس خوار رحمي كردا لدواء إما أمتي ترنية خوش يسكانم. أجر تماشای أم حدیثانی پیغمبر بکی صلی الله علیه و سلم چنتا چی آستیک هاتو تدیلناو ملتی کی مسلمانی لسطا نوتنو وکو ایما. پیغمبر صلی الله علیه و سلم افرمی آفرتانیک پوشتنو روتن تماشاك براكانم يعني چی پوشتن و روتن زانایان الين اما سه جور تفسير هلا قري يا كمان او كالبليك اي كنبر إما أن يكون الثوب الذي تلبسه قصيرا لا يستر جميع البدن أو كالبليك أي كاتبر كورتا قشت باي قشت يعني دانا بوشي سير كان أمرو تماشا بكن تماشاي تنور بكن تماشاي إيسا باني تنور بكن كوا زقيان أمرو خنا دروا بربرة يعني نيوي بوشتي ونوي روتا ريك بري أو حديثاء كوي بو آفرت تنوري بو آفرت كناسكو كبرقي زوربي سرماو نارحتي وشتكان ناقري بو آفرت أبي تازراني رود بيو بو بياو أبي عيب بي إلا أبي أقر توزيك شروالكي كرد بيجن هانسي چی کردتا پی او کسی که الله هانسي که شروالكي چند کرد خوی جنکی و کچکی و گشتی برلای و هتا وکو زرانی روتن و ناو بازار شاسور رخون بلام رخنه لیکی که گرن کتوز شروالكي کرد بی که خوی سنت شروال و پانتول کرد بن سنت شروال و پانتۆڵ هی پیا و کورد بن بەڵام هی ئافرەت درێژ بێ چونکە ئەوان گیانیان هەمووی عەورەتە و پیاویش هەتا زرانی عەورەتە پیا و تا زرانی عەورەتە چونکە سەرنج ڕاناکێشێ ئەگەر تو 200 پیاو باتە لاتە لەسەر ئەو جەعدە هیچ تەئسیرێک لە دڵت ناکا بەڵام یەک ژن باتە لاتە ئەگەر تەمەنێک گەورەتریشی بێ لە خۆت سەیرەکەی تەئسیرت تێکات بۆیە بەڕێزانم أمر دقة ودقة ما هاتوتدي أن تفسيريان تفسيري تري أو حديثي بيغمر صلى الله عليه وسلم أن يكون شفافا غير سميك ولو كان طويلا بادر يجيش به بلام أستورنيا تنك كراسكي تنك أستورنيا أو أن أستورنيا يعني حساوك هيج لبيانيا همو جاني در أخاد يان وكو أفرمي إن تلا تفسير علماء كان أفرمن لكن يكون غطاء الوجه مثلا شفافا لا يستر فتكون كاسية عارية رك أما الله سليمانية يعني بس سليمانية كاب تماشاك برو سليماني رفتيكي تنكي داتا بانسريا نيميا ودشتو لدوا ولا بروالا ودشتو إنكي داتا بانسريا رفتيكي تنك وايش زاني خوي دابوشية بالضبط أما أو أجينيت كاسيات عاريات ريك لا يكون ناتواني بيجي لسطاصة روتا لولا يشو ناتواني بيجي لسطاصة بوشتي تفسيري سيم زانيان أفرمن أن يكون الحجاب ضيقا حجابك يعني أو كالبلك أي كاتبر ضيق بيت غير فضفاض ضيق بي يعني تنبي بلاو نبيت يعني ئەندامەکانی لاشەی دەرکەوێ ئەمڕۆ ئەو تەنورانەی کە زۆربەی کچ ئەی کاتەبەر زۆربەی ژن ئەی کاتەبەر یعنی ڕاستیتان گەرەکە ئەگەر ڕووتی کامل بن لەوانەیە زۆر باشتر بێت لەوەی کەوا شتێک جا کەلپەل ئینسان جوان ئەکاتەوە خۆشەویستەکانم کەلپەل خۆی ئینسان بەڕووتی ناشرینە لە ڕاستیە ئینسانێکی زۆر یعنی لە هەموو حیوانات ناشرینترە بەڕووتی يعني لهمو حيواناتكان ناشرين ترى إنسان بالروتي بلام لباس إنسان جوانا كاتوا لباس إنسان جوانا كاتوا أو أنداميك أو داي أبوشيت با كلوبلو جلوبرجي كي تن للراسية يعني الروت بباشتره هالروت قطبا زور لو باشترن كوا أو تنورة يان أو بانتولة تنغا أكنا بيان
یان ئەیکەنە بەریان یا سەیرەکەی بلوزێکی تەنگ هەموو ئەندامەکانی لاشە و بە تایبەتی سێنگی دەرپۆقێتە دەرەوە و یعنی سەرنجی خەڵق ڕائەکێشێ لە ڕاستیە ئەوە بەری لعنەتەکەی پێغەمبەر ئەکەون صلی الله عليه وسلم ناوی ناوە چی ناوی ناوە وەڵا ئەمە من یعنی ئەمە پۆشتم ئەمە ناوی ناوە ئەمە کەلوپەلە کردوێتێ بەر نازانم بۆیە بڕێزانم ئەبێ زۆر ئاگاداری خۆمان و ماڵ و مناڵمان بین دنیا ئەبڕێتەوە خۆشەویستەکان ئینسان زۆر بێغیرەتیش نەبێ باشە ئەمە بۆ پیاوە ئەڵێمە بۆ ئافرەتیش دنیا ئەبڕێتەوە یعنی ئەگەر ئافرەت ئەگەر ئێستا ڕۆیتەوە بۆ ماڵ تەباغێ لە تەباقی ماڵ تۆزێ غازی زیاد دەرکرد بوو ئاگرت پێوە ناو تەقیە دەمچاوتە دەمچاوتی سووتان دوورە بۆ یعنی ئەو کاتە چی ئەڵێ لە بەرامبەری خوای تەعالا ئەڵێ خوا بۆ وای پێکردم ئەی من گوناحم چی بوو ئەی تاوانم چی بوو ئەی من چی بکردو لە دنیا یعنی تۆ سەداها گەنجت تووشی زینا کردووە تووشی هیچ نەبێ زینای چاو کردووە لەو لایشۆ ئەڵێ وەڵام من هیچ گوناحێکم نییە یان تووشی نەخۆشیەک تێت لەوە دوا هاوارەکە ئەژێ وەڵام من هیچ گوناحێکم نییە من هیچ گوناحێکم نەکردە نازانم خوا بۆ تووشی ئەمەی کردم خوای تەعالا هیچ شتێک بێ حکمت نییە لە ئیشەکانی خوای گەورە بەڵام ئەم دنیایشە کۆتایی پێدێ ئەو ئافرەتەی کە ئێستا دڵی خۆشە لە 15 ساڵان و تا 30 ساڵان دڵی خۆشە و گەنجە و هەموو مەفاتینی گیانی ئەوەی کە گەنج تووشی فیتنە ئەکا و تووشی سەر لێشێوان ئەکا دەری ئەخا بۆ خەڵکی دوای ئەوەش تەمەنی گەورە ئەوێت پیر ئەوێ دەمچاوی چرچولۆچ ئەوێ ئەو ئافرەتانەی کە ئەمڕۆ پیرێژن و لە ماڵا کەوتون کە دەمچاوی خۆیان و سەری خۆیانیان داپۆشاوە بە بۆیەمە و بە ئابا و دەرەچن لە ماڵ ئەو پەڕی خۆیان وە پۆشتە ئەکەن ئیسا ئازایەتی نییە شریعەتی ئیسلام ئەڵێ ئافرەت ئەگەر سەری سپی بوو ئەگەر ئافرەت قژی سپی بوو ئەگەر دەمچاوی چرچولۆچۆ بوو ئەگەر هەندێک حیجابەکەیشی ڕێک و پێک نەبێ کێشەیەک نییە ئەگەر ئاباش نەداتە سەرای کێشەیەک نییە چونکەوانە سەرنجی خەڵک ڕاناکێشن ئەوە کێشەیە دایکەکەم کە تۆ کچەکەت ڕوت کردوێتەوە و پانتۆلێکت کردێتە پێی یان تراکسۆدێکی تەنگت کردێتە پێی على ئەساس کراسێ هەتا نیوەی ڕانی کاتێک دائەچەمێ هەموو گیانی هاوە دەرەوە هەموو چرچلۆچەکانی گیانی دیارە ئەمە على ئەساس خسێتێ شان خۆی و ئەیوا بۆ بازار و چی کەلپەلێکی ناشرین هەیە لەناو بازارڕە ئەمڕۆ هەیە لەناو دوکانەکانی بازارڕە ئەمڕۆ هەیە طبعی ئەوە نقطەیەکیشە ئەویش خاڵێکە زۆر گرنگە ئێمە باسی لەسەر بکەین کەوا ئەو دوکانانەی ئەبنە مای خەڵکی تووشی فیتنە ئەکەن و ئەو کار ئەو کەلوپەلە پیسانە دێنن بەڕاستی زۆر گوناحبارن لای خوای تەعالا و پارەیان حرامە و ماڵیان حرامە و خوای تەعالا تووشی هەزارها موسیبەتیان ئەکا و خۆشیان ئەیبینن بەچاو ئینشاء الله چونکە ئەوان سببی سەرەکین کە ئەمڕۆ خەڵک کەلپەل نادوورێ ئەمڕۆ خەڵک خەیات حەساب کە هەمووی بۆ خۆی دانیشتووە خەڵک جلوبەرگ نادوورێنێ ئەمڕۆ خەڵک ئەڕۆ لە بازار جلوبەرگی حازر هەرزانترە و ئەوە ئەکڕێ ئەوانیش ئەڕۆن چی جلوبەرگێک تەنگە و چی جلوبەرگێک لەگەڵ دابوو نەریتی کوردەواری خۆمان و ئیسلامی خۆمانە ناگونجێ ئەڕۆن ئەوانە دێنن بڵاوێکەنەوە لەناو خەڵکە خۆ خەڵ لێرۆ ناچێ بۆ سلێمانی بۆ مەجبور بێت بڕاهین بکڕێ کەلپەل بکڕێ مەجبور ئەچێتە ئەڕاتە دوکانەکانی کفری جا سەری هەموو فەسادەکان لە دوکانەکانەوەیە ئەگەر خەڵک کەلپەلی خراپی کردە بەر بۆیە ئەو دوکانانە ئەبێت لەخوا بترسن ئەگەر هەر ئەمڕۆ تووشی ناوزگێشەیەک هاتن لەوە دوا ڕۆیشتن فەحسیان کرد وەڵڵا سەرەتانتە چی ئەڵێ لە بەرامبەر خوای تەعالا بەیانی هەڵسیایی دەمچاوت بوو بۆ دەمچاوی سەگ و بەراز چی ئەڵێ بەرامبەر خوای تەعالا دوور نییە براکانم دوور نییە ئەمە هەمووی هەڕەشەی لێکراوە ئەمە مەسئلەیەکی ئاسان نییە تۆ بەستەنها ئەوە حەساو نییە کەلپەلێ تێری بیفرۆشی 1000 دینار قازانجی تیابێ 10,000 قازانجی تیابێ بیر لەوە بکەرەوە ئەو کەلوپەلە ئەو کچە ئەیکا بەر چی پێ ئەکا و ئەمجا دەرئەچێت چەند کەس تووشی فیتنە و نەکبەتی ئەکا دووەم مەسئولیەتیش لەسەر شانی دایک و باوکە دایک و باوک مەسئولیەتەکە با سەریش بخاتە خوار و خۆشی لێگێڵکە خۆ لێگێڵکردن نییە خۆ ئەمە ئەوە نییە بێژی بەخوا من وەک نەعامە ئەڵێ نەعامە تەیرێکی گەورەیە سەرێکی بچووکێیە ئەگەر شتێ بێ بترسێ سەرێک کاتە ناو خۆڵاوە ئەزانی ئەتر ئەو جسمە گەورەی بەدەرەوە نییە. شەرەف و ناموست یعنی کچەکەتە و ژنەکەتە
شرف و ناموست ئەوەیە تۆ هەر سەر بکەرە ناو خۆڵا و بێژە بەخوا زروفەکە وایە وڵڵی تر چارمان نییە و چارمان نییە ناخواتەوە لای خوای تەعالا ناخواتەوە. بۆیە بەڕێزانم ئەبێ ئاگامان لە خۆمان بێ پاشان دەستگاکانی ڕاگەیاندن لە دوای ئەوە دێ دەستگاکانی ڕاگەیاندن نازانم چی ئیسفادەیەک لە بەرەڵای ئەکەن چی ئیسفادەیەک لە کچی ڕوت و لە شتی ڕوت ئەکەن لە مجتەمەعێکا کە ئێمە لە ئەو پەڕی ئەمن و ئاسایش و خۆشیە ئەژێن و بۆنەی ئیسلامەوە و بۆنەی ئەوەوە کە گەنجانمان سەریان لێ نەشێوەوە. یعنی وا ئەزانن ئەم دەستگایانی ڕاگەیاندنە وا ئەزانن ئەگەر گەنجیان مەشغوڵ کرد ئیتر سبەینێ ئەماگێتە فریایانە قەسەم بەخوا گیر ئەکەن بەدەستی گەنجی لار و لێرەوە. گەنج ئەوە نەحەساوە ئینحرافی کرد دوای ئەوە ئەمجا گشت 10 گەنج و گشت 15 گەنج گەرێ پۆلیسێکی بۆ دانەی و پۆلیسی شاری ناکات. ئاوا کچ ئەتوانێت لەیرۆ بڕوا بۆ هەولێر بۆ خوێندن و بێترس یا لەیرۆ بڕوا بۆ سلێمانی بۆ ئیش و کارێکی خۆی و بێترس یا لەیرۆ هەتا کەلار بڕوا بۆ زانکۆ بۆ خوێندن و پەیمانگا ئەمانەوە بێترس ئەو کاتانە جارێکان نەتیجەکەتان نەبینیە با نەتیجەکەی ببینن لەوە دو ئازانن ئێمە مجتەمەعێ نین تەحملی ئەوە بکەین کچەکەمان خراوە بکرێ و بێدەنگ بین. کێ ڕازیە با بڵێ من ڕازیم کێ ڕازیە ناموسی هەتک بکرێ و بێدەنگ ببێ. ئێمە ماومانە جارێکان تەواو لەدەست دەرچین و دین و ئیمان و ئەخلاق و داب و نەریتی خۆمان لەدەست بدەین. بۆیە دەستگاکانی ڕاگەیاندن زۆر تاوانبارن کاتێک شتەکانی خۆیان ئەفرۆشن بەهۆی کچی ڕوتەوە بەهۆی شتی بەرەڵایەوە لە قیامەتە ئەبێ زۆر لە خوا بترسن زۆر خوای گەورە زۆر محاسەبەیانەکە کە ئەو ڕسمە ڕوتە یا ئەو شتە ڕوتە کە دەرێکا لە تەلەڤیزۆن یا دەرێکا خەڵکی چاوی لێ بکە. يعني ما چی ضرورة يعني أزياء فرنسي عرضي كردستان بكري چی ضرورة بس بين بلين ضرورتكي إما يعني هموشتك ما انتوابوا سربخوي ما ورقرتوا هموشتك ما انتوابوا إلا بس أو ما كشكان ما نخوان رود كنوا لبروي كابرايك أوروبي بيتا كردستان بي والله باشا بيش كوتون لخوا بزياو بي تياركت كوا كدروسية كي سياركت كوا كدروسية كي درزية معملك درزية هي لكردستان تو برو جاري كان معمل بين شركات بين يعني ناك شتيرك دروسكي براسي ملتي ما ونترب انحراف كاول الرجال ابدا ويا مسؤوليتي هر همومانه ئەبێ هەمومان پێی هەڵسین داواکارم خوای گەورە ڕەحمان پێ بکە و بابەتەکە ماوێتی بۆ هەفتەی داهاتووش یا ڕەبی خوایە هیدایەتمان بدەی یا ڕەبی نوری ئیمان بخێتە دڵەکانمانەوە یا ڕەبی هەر هەمومان هەرێکێ لە لای خۆمان و هەست بە مەسئولیەتە گەورە بکەین کە لەسەر شانمانە وا نەزانین کچی خەڵک فەساد دەکەین کچی خۆمان پێش هەموو فەساد ئەبێ کچەکان و مناڵەکان و ژنەکانی خۆمان فەساد ئەبێ داواکارم تۆزێ مەسئولیات و غیرەت لە دڵمانە دروست ببێ یا ڕەبی خوایە إصلاحي حالمان بكي يا ربي رمضان بكي تمايي توبة كردون وقرانا ومان يا ربي خوايا ليلة القدر بكي بنصيب مان يا ربي خوايا يا إله العالمين يا ربي أملت يا ربي همو برو خير وبرو باشا ببا كارب دستان من إصلاح وصالح بك دوريان خير ولا جناح ولا تاوان يا ربي ولات من بارز لهمو خرابيك لهمو آجاويك لهمو شتيك برو دواب من با يا رب العالمين خوايا إصلاحي حالمان بك يا ربي خوشي وهرزاني لنا ولات من برقرار بك يا ربي خوشي وهرزاني لنا ولات معنا برقرار بك يا ربي بيتو بركتي كردستان زياد بك يا ربي تماشاي او كسان مكه كخراب كفاسد كمفسد يا ربي تماشاي او كسان بك كصالح كشاكن يا ربي تو يكشار يكولات وبني بيايكي شاك وجاري وهي لنا ونادي غضبي خد نار جاني بسريا يا ربي ملتي اما بياو شاكي زورتي يا ربي تشاود لشاك كان به يا ربي بتاواني خراب كارانا ويمش لنا ومدى يا رب العالمين يا ربي يا إله العالمين شفاي نخوشكان من بدي يا ربي أو نخوشي كدواي دعاء خيري ليكردين يا ربي أو نخوشاني تريش كبيش دواء ليكردين يا ربي خوايا هميان شفاء يا رب العالمين يا ربي خوايا رحم بمردوكان من بكي يا ربي إصلاحي جنجكان من بكي إصلاحي خيزان وجنو منالكان من بكي يا رب العالمين هدايتي همولايك من بي آمين 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 الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدي وحبيبي ومولاي محمد وآله وصحبه أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون مرزان خوش بسان إن شاء الله سبي بسنوي رمضان يواري بسنوي رمضان تماشاي مان أكريت
ئەگەر مانگ بینرا ئەوە بە ڕۆژی یەکشەمە ئەبێ بە جەژن، ئەگەر مانگیش نەبینرا ئەوە ڕۆژی یەکشەمە ئەبێ بە 30 ڕەمەزان و ڕۆژی دووشەمە ئەبێ بە ڕۆژی یەکەمی جەژن، یعنی مانگی شەوال. بۆیە خۆشەویستەکانم هیچ قسەی ئەملا ئەولا تەسیر لە بیر و بۆچوونەکانتان نەکات. ئێمە ملەتێکین فێر بووین هەرێکێ لە شوێن خۆی هەڵەسێ و مفتیەکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ بەسە بۆ ئینسان كفى بالمرء كذبا أن يحدث بكل ما سمع. بەسە بۆ ئینسان درۆزن بێ لەناو خەڵکیشا بە درۆزن ناو دەرکا، لای خوای گەورەیش بە درۆزن ناوی لە سجلی عەمالەکانی ناوی بنووسرێ و تۆمار بکرێ. ئەگەر هەر شتێ ببیسێ باسی کات، هەر شتێ ببیسێ باسی کات، نابێ ئێمە هەموو شتێ ببیسین باسی کەین. وەڵا سعودیە وتێتی بەخوا تازە ڕۆژێکمان لێ خواردە کەفارەتی ئەدەینەوە دوایی. یەک کەس بێژێ خۆم بیستمە لە وەزارەتی ئەوقافی سعودی کە شتێکی وای وتۆ، یعنی ئەم لە دوای ئەو لە دوای ئەو لە دوای ئەو گشتی لە ئەخیرا خشەیەکە و فشەیەکە هیچ نییە درۆ دەلەسەیەک. بۆ ئێمە بۆ حەز لە درۆوەکەین؟ ئەوە گەشتێکی باش بێ بڵاوەکەینەوە. توخوا ئیمڕۆ ئەم حەدیثانەی کە ئیمڕۆ ئێژینی بزان کەسە ڕوا باسی کات، ئێدە بڕۆنەوە باسیکەن، ئەمە باسکەن، ئەمە حەدیثی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، ئێدە بڕۆن ئەمە باسکەن. بۆ ئیلا قسەیەک کە باسێکی خۆتیش گومانت هالی، خۆتیش باوەڕت پێی نییە. ڕەمەزان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ سعودیە چۆن هەڵەی واکا، چۆن غەڵەتی واکا، وەڵا ئێمە نازانم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لە 29 شەعبان تەماشای مانگ بکەن، مانگتان بینی ئەوە بە بەیانەکەی ڕەمەزانە، نەتان بینی یان هەوربانی گردبوو ئەوە ڕۆژی سێمی شەکەن بە شەعبان و ئەم جایگرن، هەتا با ڕۆژێکیشی بڕوا تۆ هەروایە دینەکە وا ئەڵێت تەواویتە کەفارەتی ئەدەین و نەمانزانیە و غەڵەتمان کردو. ئەم قسانە قسەی مناڵ و مەزمە، قسەی پیاوی عاقڵ و ژیر و عالم و زانا و کەسێک نییە لە دنیا تێگەیشت بێ، کەسێک نییە 10 ساڵ دانیشت بێ باس ڕەمەزانی بۆ کرابێ کەی ڕەمەزانە و کەی مانگ ئەبینرێ. ئینسانی عاقڵ ئەم قسانە ناکات، ئێوەش مەیکەن ئەم قسانە. ڕۆژی یەکشەممە سەیری شەممە یعنی بەیانی ئێوارەکەی سەیری مانگ ئەکرێ. ئێمە وەزارەتی ئەوقافمان هەیە، دیوانی وەقفی سونی هەیە لە عێراقا، ئێمە تەماشای حکومەت و دەوڵەت و شینی خۆمانەکەین، حەقمان نییە خەڵک چی ئەڵێ و چی ناڵێ. بۆیە ئێمە سبەی سەیری مانگ ئەکرێت، مانگ بینرات دوو سبەی ئەوە ڕەمەزانەوە بێ قسەکردن، قسەی کەسی ناوێ، ئین عەفوەن جەژنە. ئەگەر نەبینرا ڕەمەزانە بە دووشەمە بێ بە جەژن، ئەمە سونەتی ئیسلام. ئیتر ناخوات وەڵا ئیزاعی فڵان و تێتی بە ڕۆژ یەکشەمە جەژنە. کورا خبراکەم ئەمە چۆن ئەبێ قسە بکەی؟ چۆن ئیزاعی فڵان چوزانێ؟ ئیزاعی فڵان هەڵیسەوە غەیبی بۆ دەرکەوت. بەیانی چییە؟ بەیانی لە ماوەی 5 دقەیە لە دوای مەغریب کاتێک خۆرە چێتە خوارەوە ماوەی 5 دقە مانگ دەرەکەفێ. 5 دقە هەر کەسێ بتوانێت ئەو مانگە ببینێ لە کفری و نابینێ، لەبەرەوەی مەشاخ و جەوڵ و شتا لە بەردەممانە لەو شوێنانەیان لەسەر بەحر یان لەو شوێنانەی کەوا شوێنەکەیان سەحرایە و دەشت ئەبینن بە جوانی. 5 دقە دەرئەچێ مانگ و ئەڕاتۆ شوێنەکەی خۆی. لە ماوەی ئەو 5 دقە بینرا ئەوە ئینشاءالله ئیعلان ئەکرێت و تەواو. ئیتر هیچ قسەکردنی ناگەرەکە. ئەمە قەولی فەصلە لە مەوزوعەکە، هیچ خلافێکیش لە مەوزوعە نییە. یعنی بێژین بەخوا مەذهب فڵان وایەژێ و مەذهبی فیسان وایەژێ. ئەمە مەسئلەیەکە لە مەسئلە بڕاوەکان لە شریعەتی ئیسلامە. داواکارم ئیتر ئینشاءالله ئەو دیعایانە خوا بەس بێ. اینجا دائما ئێوە کاتێ شتێکیش ئەڵێن ئەبیسن عەفوەن بیان پرس بکەن، بزانن مامۆسایان چی ئەڵێن، عولەماکانمان چی ئەڵێن. ئێوە ئیسەل مەسئلەیەک طبی ببیسن، ئەڕۆن لە خۆتانە بڵاویکەنەوە بەبێ ئەوەی پرس بکەن بە دکتۆرێک. غێر پرسکەی بە دکتۆرێ بزان دکتۆر گیان خۆ ئەمە ڕاستە یا درۆیە، اختصاصی خۆی دوین دکتۆرە. ئێمەش با فێر بین اختصاص هەیە لە دینە، اختصاص هەیە دین. کەسانی پسپۆر ئەبێ لەبارەیەوە قسە بکەن. ئەگەر هەر کەسێک قسە بکات ئەبێتە بەرەڵایی، ئەبێتە بەرەڵایی. ئەم دینەیشە کەسانی پسپۆر ئەبێت یایە قسە بکەن. ئینجا کەسانی پسپۆرش ئەوە نییە ناو خەڵکا پێشن مەلا تەنها، کەسێک ئەبێ علمی خوێندە بێت. 100 کەس هەیە بەس تەنها تێت لە مزگەوتە بانگەدا خەڵک پێشن مەلا. ئێوە مەلا نییە برا. من فریق دژارێجە خەڵکی کابرا زەمان وایە من فریق مارەژن بۆ بڕی ئێجە من بەتەنها بانگەدەم. مارەژن چی بڕ؟ ملەت ئێمە ئاوا شتەکانی لێ تێک چووە، ئاوا شتەکانی لێ تێک چووە. هەر کەسێ بانگێ بدایێت لای ئەو مەلایە.
بابا ئەمە مەسەلەکە واحد نییە، مەسەلەمە علم ئەبێ خوێن دەبێتن، ئەمە علومی شەرعیە و ئەبێ ئەم علومانە تەواو کرد بێ و خوێن دەبێت و بە جوانی لێی تێگەیشت بێتی و توانایەکی ئەهلیەتێکت بۆ دروست ببێ. هەنێ کەسێ علومی شەرعیشی خوێندێ بەس توانای نییە، خوا ئەهلیەتەکەی پێ نەداوە قسە بکات، علومی شەرعیشی خوێندێ بەس نازانێ فتوا بدا، نازانێ شتەکان لە یەک جیا بکاتەوە. خۆ علمی شەرعی لەگەڵ ئەوەیە بەسیرەیەکی گەرەکە، وریاییەکی گەرەکە، زیرەکیەکی گەرەکە کە خوا دایەتی بۆ کەسە. بۆیە دووبارە و سێبارەی یەکەمەوە گوێ بۆ دیعایەی خەڵک مەگرن، گوێ بۆ دیعایەی خەڵک مەگرن. داواکارم ئینشاءالله ئەم قسە يعني إتر آخر جار أبي أم جورشتانا إن شاء الله اللهم التي إما بلاو بيته. إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. اللهم صل على محمد وآل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. ورضي الله عن الصحابة والقرابة والتابعين وتابعيهم بإحسان إلى يوم الدين.